پاساوی دابەزینی نرخی نەوت سیستەمی پاشەکەوتی زۆرەملەی موچەی فەرمانبەرانی هێنایە ئاراوە. نرخی نەوتیش بەرز بوویەوە کەچی ئەم پاشەکەوتە بۆ فەرمانبەران هەر نەبراوەتەوە و پەرلەمانتارێکیش دەڵێت حکوومەت پاشەکەوتی موچە هەڵناوەشێنێتەوە. نەوت دابەزی سوپاس بۆ خوا کە دابەزی هەموو نەخۆشەکانی دەرخست، بەڵام حەل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە $100 بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ. گەرچی ئەم وتەی وەزیری سامانە سروشتیەکان پێچەوانەی بڕیارەکانی داهێنانی پاشەکەوت بوو کەچی سەری لە ڕاستیەوە دەرچوو. لە دوای بەرزبوونەوەی نرخی نەوتیش دەسەڵاتدارانی هەرێم لە لێدوانەکانیاندا بەردەوام شەڕی داعشیان دەکردە پاساوی قەیرانی دارایی و تاوێکیش بە ناوی چاکردنی بژێوی ژیانی خەڵک وەفدیان بۆ بەغدا بەڕێدەکرد و دوایەوەش چاکردنی بژێوی ژیانی خەڵک بووە مەرجی سەرەکی کاراکردنەوەی پەرلەمان کەچی پەرلەمانیش کارا کرایەوە و پرۆژەش نمایش کرا و ئەو پاشەکەوتە هەرماوەتەوە. لە ئێستاشدا ڕیفراندۆم و لێکەوتەکانی جارێکی تر بوونەتە پاساوی هەڵبژاردننی بێدەنگی ئەو دەسەڵاتدارانە. بەڵێ حکوومەت هەر لە سەرەتاوە کە بە شێوەیەکی نایاسایی دەستی لە موچە داوە نیازی نییە جارێکی تر موچە چاک بکە بەو دۆخەی ڕابردوو، بەڵام ئامادەش نییە هیچ دەستکاریەکی لەم قۆناغا بکە لە کاتێکە داهاتی ئێستەی حکوومەت بە نەوت و بە ناوخۆ دەتوانێت موچەی ئاسایی وەکو جاران و بودجەی تەشغیلی وەزارەتەکان بدا، بەڵام ئەمە سزادانی خەڵک بووە و پێیان وایە کە ناکرێ و پارە زۆرە بدەن بە خەڵک، بۆیە دۆخی موچە حکوومەت دەیەوێت قەت نەیباتەوە دۆخی جاران و ئەگەر دەستکاریشی بکانیەت یەگەێستەکایەتی بۆ ساڵی ئایندە لە ١٠ تا لە ١٧ بەنیازە دەستکاری موچە بکە و پاشەکەوت نێڵێ. ڕۆژنامەنووسێکی ئابووریش باوەڕی وایە گەرداهاتی نەوت و ناوخۆ لە دەستێکی ئەمیندا بێت بە زیادەوە بەشی موچەی فەرمانبەران دەکات و ئەوەشی ڕێگرە لە چاکردنی پاشەکەوت ناکۆکی سیاسیە کە بنچینەی ناکۆکیەکەش بۆ کۆتایی هاتنی وادەی سەرۆکایەتی بارزانی لە سەرۆکایەتی هەرێم دەگەڕێنێتەوە. داهاتی نەوت ئەوی کە بە بۆریە ڕۆژانە 750,000 بەرمیل لە ڕواکە مانگانە 22 ملیۆن بەرمیل نەوتەکە، داهاتی ئەمە بە کۆی گشتی 945 ملیۆن دۆلارە و داهاتی ناوخۆیمان کە خۆیان بە غیر مباشر حکومەت هێرێم باسییان لەوە کردووە کە 170 ملیۆن دۆلارە. زایدەن داهاتی ترمان هەیە کە نەوتی خاوە درێ بە هەردوو پاڵاوکەی بازیان و کەڵک ئەوەش بۆ 150 ملیۆن دۆلارە. بە کۆی گشتی داهاتەکانی هەرێمی کوردستان ئەگاتە ملیار و 100 بۆ 200 ملیۆن دۆلار. ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و ئەم داهاتانە لە دەستێکی ئەمینا بێ دەتوانرێن موچە وەکو خۆی کە لە ڕابردوودا بەبێ ئەوەی دەستکاری بکرێ بدرێ بە فەرمانبەران و مامۆسایان، بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کێشە سیاسیەکان لە نێوان لایەنەکانە چارەسەر نەکراون، بۆیە ئەو لایەنەی کە باڵادەستە لە ناو حکوومەتی هەرێمە بە ئارەزووی خۆی ئەم یاری بەم پارەیە ئەکات و ڕەنگە بەکاری بێنێ بۆ مەرامی حیزبی خۆی. نزیک بە 4 ساڵە قەیرانی دارایی درێژەی کێشاوە سەرەڕای سەدان گرفت و لێکەوتەی کۆمەڵایەتی کەچی هێشتا ڕوون نییە ئاخۆ کەی بژێوی ژیانی فەرمانبەران و هاوڵاتیان چاک دەکرێتەوە و کەی قوتی ڕۆژانەیان لە گرەوی پۆست و کورسی لایەنە سیاسیەکان دەربازی دەبێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.